نرخی لیترێک بنزین وەکو ئەو کاتەیە کە $100 بەرامبەر 150,000 دینار و بەرمیلێک نەوت بە $70 بوو. دۆلار نزیکەی 10,000 و نەوت $10 دابەزیوە، بەڵام بنزین 1 سنت هەرزان نەکراوە. نەکەر بنزین هەموو شتەکان گرانیە بۆ سەر هاوڵاتی، بەڵام بەداخەوە بازرگانەکان زەمیریان ناجوولێ. ئەو وەختی کە دۆلار هەرزان دەبی مەوادەکانی هە بەگرانی دەفرۆشن کە هەرج دەستی یەکسەر هەگرانی دەکەنەوە. ئەوان نازانن کە ئەو خەرکە هاوڵاتیە کەم دەرامەتە بێ ئیش و کار و کاسبێ، بەڵام بەداخەوە خۆزگە بازرگانەکان بڕک زەمیریان بجوولا بە بەس هەوەندە لە خەرکردنەوەی پارە نەبن. تۆزە خەڵکیان بە ملەتی ئەو ملەتی خۆمان کە ملەتی کورد وەڵڵا و ملەتەکە لە هیچ حالە وەکو کورد نییە. سەرەڕای هەرزان نەکردنی بنزین شۆفێران گلەیان لە کوالەتی ئەو بنزینەش هەیە کە لە بازاڕەکاندا پێیان دەفرۆشرێتەوە. ئەگەر هەرچتە گرانی بارگانی لە فەقیری کابراایکی هەوڵاتی ئێستاکە ئیشی نییە بەسەرن کابراایك دەستە دەرێ بنزینی دەبی بنزین بە سیارە خۆ بەسە دەرێ بنزین دەکا کابرا بە تەکسی ناس دەرگە سیارە خۆی هەبی وێنە بارگانی لە هەوڵاتی قابلە بارگانی نەبی بنزینەکە ڕاستە گرانە ئێستا گرانە بەران عالەمەکە خۆم گوتم ئەوە مەجبورە تێ بکاتن ئەمە پێشتانە چینێ گرانیش بوو کوارەتەکەش خراپ بوو ئەمە چەند فیتمەمان دەستپا هەلێر لێر دەڕۆیشتی فیتمەکە دەستپا ئەو کاتی ئەو مەحمەد پێلەقایان پێ دەگۆن هەزان پێ دەگۆ. بە گوێرەی بەدواداچوونەکانی زووم هۆکاری سەرەکی هەرزان نەکردنی بنزین دەگەڕێتەوە بۆ ڕێگریکردن لە هاوردەکردنی بنزین، ئەمەش بۆ ساختکردنەوەی بەرهەمی پاڵا و گەناوخۆییەکانە. بنزینی تیزاری ئێستاکە نایە لە دەرەوە نایەتن کەس نییە ینی بێنێتن بۆ سامانە سروشتیەکان ڕێگای پێداوە، بەڵام هیچ بزنسمانێک یاخود هیچ تاجرێک نییە بچی بنزین بینێتن. ئێستاکە بنزینەکە تەنها مەسفای کار و مەسفای لە ناسە کە ئەو بنزینەکە ئێستاکە لە برین لە هەولێر هەیە لە سنووری هەولێر. لە سنووری پارێزگای هەولێر زیاتر لە 300 بنزینخانە هەن و مۆڵەتی فەرمیان هەیە. جگە لە بنزینی بازرگانی ڕۆژانە لە 26 بنزینخانەی حکومیش بڕی 1,400,000 لیتر بنزینی 750 دیناری دابەش دەکرێت. هەنگاوەکانی حکوومەت لە پێناو ئەوەیە کەوا نرخ دابەزێندرێ سەقامگیر بیتن، بەڵام لە هەمان کاتیشدا کوالیتیەکی باش بیتن. ئەمە سوودی نابیتن بگرە زیانیشی زیاترە ئەگەر نرخ دابەزێنی بەڵام کوالیتی بنزینەکە خراپ بیتن. لە ئایندەدا بە دڵنیاییەوە زیاتر دادەبەزی. بە گوێرەی بەدواداچوونەکانی زووم هیچ بازرگانێک ناتوانێت بنزین لە دەرەوەی هەرێمی کوردستان هاوردە بکات، دەبێت تەواوی بنزینخانەکان لە پاڵاو گەناخۆییەکان بنزین بکڕن. ڕێمی سەردار، زوومی هەولێر.